ولا پاش ئەم حاڵەتانێک کە گیان لە دەستدانێکی زۆری خەڵکی لێکەوتەوە سعودیا پێداچوونەوەی بە بڕیانە دەکرد و بە ڕێنمانە دەکرد کە تایبەت بوو بە ڤیزەی ساڵی ئەوە بوو بە یەکجاری بڕیاریدا کە لە 14 وڵات ئەم ڤیزەیە ڕابگیرێتن و ئێستا ڕاگیرەوە ماوەیەکی زۆریشە ئەوانەی کە لە دەمێکی زوو خەڵکی کردویانە ئێستا بەردەستە بەڵام ئێستا حتا ئەو ڤیزانەی کە دەمەوێت لێرەش خەڵک ئاگادار بکەن ئەو ڤیزانەی کە پێش بەرواری سێ دەرچوو بوون ماوەکەیان ئەبێت لە 13ی 4ەوە گەشت بکەن ئەگەر 14ی 4ش گەشت بکاتن سعودیا ڕێگەی پێ ناداتن بچێتە ئەو وڵاتەوە هەموو ئەو پاسپۆرتانەی کە لە پێش سیمانگەوە بەرزکراونەتەوە بۆ سیستەمی سعودی کە دەبێت عمرە بکەن ڕاگیراون و هەموو ئەو ڤیزانەی کە دراون ئەبێت تا 13ی مانگ گەشت بکەن 13ی مانگ ئەبێت لە سعودیا بن و 29 مانگیش بگەڕێنەوە واتە سعودیا پێشوازی لە هیچ کەسێک ناکات بە ئۆتۆمبیلی خۆی بێوێ حەج بکاتن و ئەم ڤیزەیە هەمویان بەتاڵ دەبنەوە سنوورەکان دادەخرێن تاوەکو پرۆسەی حەج دەست پێ دەکاتن و کەس بۆی نابێتن لەم ماوەیەدا پرۆسەی عمرە ئەنجام بدات خەڵکێک هەیە لە شاری مەکە لەوێ مقیمن بەنایاسایدانەوێ حەج بکەن بە تایبەتی ئەو خەڵکانەی کە لێرە پروپاگەندە دەکەن حەجی بەدەل حەج بۆ خەڵک دەکەن و بە پارەیەک ئەمانە هەندێک خەڵک هەن بەنایاسایی دەچن و ساڵانە دەگیرێن و ڕەوانەی وڵاتەکانیان دەکرێنەوە ئیقامەیان لێ وەردەگیرێتن بەڵام سنوورێکی زۆر باش بۆ ئەم کەسانە دادەنرێتن لەو بڕوایەدەم کە ئەم ساڵ پرۆسەیەکی حەج زۆر خۆشتر و ئاسانتر بۆ خەڵک فەرەهەم دەکرێت